پێغەمبەری عەزیز و خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم ئامۆژگاریەکمان دەکات دەفەرمێت ولا تدعوا على أولادكم لا توافق من الله ساعة استجابة يسأل فيها عطاء فيستجيب لكم. أما دردك ناوكم القاي إيمي أفرمي دعاء لمن على كانتان مكان دعاء الشر لي مكان چونکە جاری وهەیە ئەو سەعاتەی ئەو دەقەی تۆ دوعا دەکەی کاتی قبولبوونی دوعایە. هەر داوایە بکەی خوای گەورە بۆ جێبەجێ دەکات. چونکە یەکێک لەو کەسانەی کە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم دوعای قبوڵە و شکیتیان نییە دعوة الوالد على ولده. گومانتیان ئەو دوعایە قبوڵە. ئەو کەسە دایکێک باوکێک دوعا لە منداڵەکەی خۆی بکات. ئەمڕۆ بە پشتیوانی خوا باسی ئەوانە دەکەین کە باوکیان دوعایان لێ کردووە چیان بەسەرا هاتووە. جومعەیەکیش لە کاتێکی گونجاودا ئینشاءڵڵا باسی ئەوانە دەکەین کە دایکیان دوعای لێیان کردووە چیان بەسەرا هاتووە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکات وریابن دوعا لە مناڵەکانتان نەکەن. مەڵێ من بەسەر زمان دەڵێم لە دڵمەوە نییە. هەزارەها کەس دایک باوک بەسەر زمان و لەسەر زمانەوە نەک لە دڵەوە دوعای لە مناڵەکەی کرد خوای گەورە مناڵەکەی لەناوبرد. گرنگەوەی تۆ دوعا دەکەی. ئەگەر کەسێ جوێنێ بە کەسێ بدا لە دڵەوە یا بە زمان بێ فەرقی چییە؟ گرنگەوەی تۆ جوێنەکەت دا. دوعاکەش بە هەمان شێوە.